ما داوا لە هەموو ئەو برادرانەکەمکەوە خۆیان کاندید کردووە پێش هەموو شتێک لە حیزبەکانیان داواکەم و لە خۆشیان ئەوانەی کە خۆیان کاندید کردووە پێویست ناکات لە ئێستایا ئەم هەموو پۆستەر و ئاسن و پارەیە سەرف بکەن یعنی بەجددی ئەمە خۆی لە خۆی مخالفەیە واگەر ئێمە ئیجراعاتی یان بەرامبەر بکەین دەبێت ئیجراعاتەکانمان یاسایی بێ و ڕوبەڕووی یاساشیان نەکەینەوە لێرەوە داوان لێکم بە خۆیان ئەم کارە نەکەن جارێک زۆری ماوە پێویست ناکات جادە و شەستە و نازانم جەزرە وەسەتیەکان هەموو یەکەن بە ئاسن و هەریەکی بێ نەوعی کردکلامی خۆیەکە کە چوینە ناو پرۆسەکەەوە ئەو کاتە هەمویان ئازادن لەو شوێنانی کە مخەسەسە بۆیان کە ڕێکلامکەن ئازادن بیکەن وەڵام من لە ئێستا ئەبینم بەداخەوە هەم لە ناو کووردا هەیە هەم لە ناو تورکمان هەیە هەم لە ناو عەرەبیش هەیە کە ئەو کارە دەستی پێ کردووە پێم وایە ئەوە دەرچوونە لە ڕێنمایەکان و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئیجراعاتی خۆیەکە بەرامبەریان و ئێمە وەکو ئیدارەی کەرکووک کاتێک کە ئەم نەوعە مخالفات و تەجاوزانە ئەبینین لەسەر جەزرە وەسەتیەکان و ڕەسیفەکان دەتوانین هەموو ڕێوشوێنێکی یاسایی بەرامبەریان بگرین.